سڵاو بینەران بیسەرانی ئەزیز من شەنگ خەلیل لە پرۆگرامی پزیشکی ئێوە لەگەڵتانم. پرۆگرامی ئەمڕۆمان دەربارەی گیرانی بۆڕیەکانی خوێنە کە تیایدا باس لە هۆکار و چارەسەرەکانی ئەم حاڵتە ئەەکەین بە میوانداری دکتۆر دانا حەمەباقی پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ. زۆر بەخێربێت دکتۆرجان. زۆر سپاس. زۆر خۆشحاڵین کە ئێمانی لەگەڵمان ئەمڕۆ. دکتۆر سەرەتا بۆ دەست پێ بکەین کە وشەیەکی یان دەستەواژێکی زۆر باو هەیە کە ئەڵێن دەماری دڵی گیراوە، ئەمە تا چەندێک ڕاست و زانستیە؟ بەڵێ لە ڕاستیدا زۆربەی نەخۆشەکانی خۆمان کە سەردانی دکتۆرەکەن یاخود پرسیارێکە کا دەڵێ دکتۆر دەماری دڵم گیراوە، یاخود سەردانی دکتۆریش تری کردووە پێی وتراوە دەماری دڵت گیراوە. خۆی لە ڕاستیدا ئەو دەستەواژەیە ڕاست نییە، چکەوەی کە تووشی تەسک بوونەوە و گیرانە بێت خوێنبەرەکانی دڵە نەک دەمارەکان. بەڵام یعنی جار خۆشمانۆک و پزیشک ناچارین وا بە نەخۆشەکە بڵین دەمارەکەت گیراوەی کە نەخۆشەکە تێبگات کە کێشەکەی چییە. چکە زۆر جار کاڵی خوێنبەرەکەت گیراوە ڕەنگە نەخۆشەکە تێنەگات، بەس کەڵی دەمارەکە گیرا ئەکسەر ئاسانتر لە نەخۆشیەکەی تێدەگات. دکتۆر گیرانی خوێنبەرەکانی دڵ چییە و هۆکارەکەی چیە بۆچی ڕوایە؟ بەڵێ گیرانی خوێنبەرەکانی دڵ بە دوو شێوە ڕوایەت. هەمانە بە شێوەی درێژخایەنە کە ئەمە زیاتر خۆی لە تەسکبوونەوەی خوێنبەرەکە بینێتەوە، و هەشمانە بە شێوەی کتوپڕ، بە شێوەی کتوپڕ خوێنبەرەکە 100% قەتع بێت و خوێنی بۆ ناڕات و بێتەوە کاری جەڵتەی دڵ. هەنی بە دوو شێوەیەکمانەیە، شێوەیەکی درێژخایەنە بە پێی کات ڕوو ئەدات و زیاکات تەسکبوونەوەکە، و شێوەیەکیشان بە شێوەی کتوپڕە و خوێنبەرەکە 100% تووشی گیران دەبێت. دکتۆر هۆکارەکانی چیە؟ بۆچی ئەم حاڵتە ڕوایە؟ بەڵێ هۆکارەکانی تەسکبوونەوەی خوێنبەرەکانی دڵ زۆرە، بەڵام خۆی لە چەند شتێک هابینێتەوە. یەکێ لەوانە کێشانی نێرگەلە و جگەرەیە، یەکێکی تر لەوانە کێشی زیاد و وەرزش نەکردنە، یەکی تریان بەرزی پەستانی خوێنە، نەخۆشی زەخت، نەخۆشی شەکرە، بەرزی چەوریەکانی خوێن، هۆکاری بۆ ماوەی ئەگەر بێت و یەکێکی کەسێکی دەرەجەیەکی ئەو کەسە بە تەمەنێکی گەنجی تووشی جەڵتەی دڵ یاخود گیرانی خوێنبەری دڵ بوو بێت و بە شێوەیەکی گشتیەوە کارەکانە. ڕەگەز جیازی ڕەگەز دەوری هەیە؟ بێگومان لە پیاوە زیاتر گیرانی خوێنبەری دڵ ڕوئەدا تاوەکو لە ئافرەتە، و بە لەگەڵ تەمەنیش تا تەمەن زیاد بێت زیاتر گیرانی خوێنبەرەکانی دڵ ڕوو دەدات. دکتۆر زۆر گرنگە بەلامەوە تەرکیزکەنە سەر ڕێژەی چەوری، ئەمە چۆن کاریگەری هەیە؟ بەڵێ چۆن هۆکاری گیرانی بۆڕەکانی خوێن؟ بەڵێ پرۆسی گیرانی خوێنبەرەکانی دڵ پرۆسێکی درێژخایەنە، بەڵام لە کۆتایی پرۆسەکەدا ئەوەی کە بێتە هۆی گیرانی خوێنبەرەکە و تەسکبوونەوەی بەرزی چەوریەکانە، بە تایبەت جۆرێکی چەوری کە پێڵێن کۆلسترۆلی خراپ LDL کۆلسترۆل، کە ئەمەیە ئاکات لە ناو ئەو شوێنی لە ناو دیواری خوێنبەرەکەیە بنیشێت و تەسکبوونەوەکە ڕووبات. ینی بە شێوەیەکی سەرەکی ئەو چەوریە، چەوری کۆلسترۆلی خراپ کە پێی دەوترێت LDL کۆلسترۆل. دکتۆر هەمیشە ئەم پرسیاراکەم بۆ هەموو نەخۆشەکان، ئایا سترێس و قەلەقی چەنێ هۆکارە؟ بێگومان بەڵێ ئەوە ژێرێکێکە لە هۆکارەکانی کە وا ئاکات ئەو کەسە زیاتر معڕەز بێ بۆی تووشی گیرانی خوێنبەرەکانی دڵ بێت. سترێس لە ئیش و کار ئەمانە هەمووی هۆکارن و بە هەمان شێوە قەلەقیش. دکتۆر نیشانەکانی چیە؟ چۆن کەسێ بزانێت کە تووشی گیرانی بۆڕیەکانی خوێن بووە یاخود خوێنبەرەکان؟ وەکو باسم کرد گیرانی خوێنبەرەکان بە دوو شێوەیە، شێوەیەکیان درێژخایەنە، ئەمەشیان نەخۆشەکە زیاتر بە شێوەی کتوپڕ نایەت بۆ نەخۆشخانە، هەچە سەردانی کلینیکێکە کات ئەڵێ دکتۆر من ئەم نیشانانەمێ. ئەو نیشانانە چین؟ یەکێکیانەوەی نەخۆشەکە لە کاتی ڕێکردن یاخود لە کاتی وەرزشکردن بە شوێنێکی هەوراز بە قادرما لەم کاتانەیە سنگی تونگە بێت، بەش پێشەوەی سنگی تونگە بێت و ئەنێ جارەچێ بۆ قۆڵی چەپی، بۆ قورجی، بۆ شەویلگەی خوارەوەی. ئەمە زیاتر لە ڕۆشتن ڕوایە کە نەخۆشەکە بێت و لە کاتی پشوا بێت لە ئیسراحەت بێت هیچ نیشانەیەکی نابێت. هەنێ جار هەمان نیشانە لە ڕۆشتن و لە عیلاجبوون ڕوایە، بەڵام بە شێوەی تەنگە نەفەسی، ئەی نەخۆشەکە تەنگە نەفەسە بێت، هەڵێ وەکو جاران نیم ناتوانم وەکو جاران وەرزش بکەم، وەکو جاران ڕێ بکەم. بەڵام هەنێ جار ڕەنگە حاڵەتەکە کتوپڕ بێت، سەرەکی نەخۆشەکە پێشتر لاوان ڕەنگە هیچ نیشانێکشی نەبوو بێت،
بەس لە پڕ ڕۆژێک ئازارێکی توندی سنگی بووێت بەش پێشەوەی سنگی لەگەڵ لێ عارەقی کاتەوە ناچارە بێت بە زووی بگاتە نەخۆشخانە ئەو کاتە دەرەکەوێت کە جەڵتەی دڵە ینی بە شێوەیەکی گشتی ڕەنگە نەخۆشەکە بە شێوەیەکی کتۆپەر ئازارەکەی بۆ دروست بێ یاخود زیاتر لە ڕۆشتن و گەڕانابێ ئەمەیان شێوەیەکی کتۆپەر نییە و نەخۆشەکە سەردانی پزیشکەکات و نیشانەکانی خۆی بۆ باسەکات. دکتۆر باسی جەڵتەی دڵەکە نیشانە باوەکانی زۆر باوەکانی چین ئەنی کە سوکاری نەخۆش چۆن بیناسنە و نەخۆشەکە بگەێنە نەخۆشخانە؟ بەڵێ نیشانە باوەکانی جەڵتەی دڵ ئەوەیە نەخۆشەکە ئازاریە بێت ئازارێکی توندێ بێت لە سنگی بەشی پێشەوەی بەڵام مەرج نییە هەموو جارێکم ئازارە نەخۆشەکە لەسەر سنگی ئێستی پێ بکات نەخۆش هەبووە بەس شەویلگەی خوارەوەی ئازاریە بووە نەخۆشمان هەبووە بەس قۆڵی چەپی یاخود لەوانەیە ئازارەکە لە بەشی پشتەوەی بێت بەشی پشتەوەی سنگی یاخود لە سەر مەعیدەی ینی بە چەند شێوەیەک بەڵام ئەوەی کە زۆر باوە ئازارەکە لە ناوەڕاستی سنگێتی ئازارێکی توندە کە واکە نەخۆشەکە عارق بکاتەوە دڵی تێکەڵ بێت هەنێ جاژەبێتەوە هۆکاری ڕشانەوە بەڵام ئەمێت ئەوە بڵێم ینی زۆر بەی نەخۆشەکان بەداخەوە ینی کە تووشیم حاڵەتە بن سەردانی پزیشک ناکەن هەی نەخۆشمانە بۆ جەڵتەی دڵ بووە وتێتی ڕەنگە سەرمان بوو بێت چوومەتە بەرسپلی تەشەنوجم کردووە نەخۆشترە بۆ تێتی ناوکەم کەوتووە هەنی بەداخۆ سێرەکەی دوای 24 کاتژمێر لە ڕوودانی جەڵتەکە نەخۆشەکە ئەگاتە بەردەستی ئێمە یا خواردنی چۆرم خواردووە بەڵێ ئەڵێ خواردنی چۆرم خواردووە مەعیدەم تێک چووە چەند جار نەخۆشە بۆ مەعیدەی ئێشاوە جەڵتەی دڵ بووە بەس بەداخەوە توێتی ڕەنگە بەزی خواردنەکە بوو بێ ئەملیات بێت ناتۆ پشکنی بکات. دکتۆر لە ماوەی چەند کاتژمێرە گرنگە سەردانی پزیشک بکرێنی یان کە سوکاری نەخۆشەکە بگەێنە نەخۆشخانە؟ ئەگەر حاڵەتەکە کتوپڕ بێت جەڵتەی دڵ بێت ئەبێ بە زووترین کات نەخۆشەکە بگات چکە ئێمە دەستەواژەیەکیمان هەیە بە ئینگلیزی ئەڵێ منیت مینس مەسڵ ینی یەک دقیقە یەک خولەک تاخیر بێت ئەوەنە عەزەڵەی دڵی لە دەسەیات لەبەرەوە تا زووترین کات نەخۆشەکە بگاتە بەردەستی پزیشکی پسپۆر طبعا نەخۆش نابێت چاوەڕێ بکات بڵێ عسیرەکەیەچم بۆ کلینیکەوە حاڵاتی کتوپڕی ئازاری سنگ پێویستە بە زووترین کات خۆی بگەێنێتە نزیکترین شوێنی فریاکەوتن. دکتۆر بەڕێستان بەڕێبەری سەنتەری بوژانەوەی دڵن لە سلێمانی خزمەت گوزاریەکانتان چییە بۆ چارەخوازان سنتەری بوژانەوەی دڵ؟ وەکو سنتەری نەخۆشەکانی دڵ لە سلێمانی ئێمە بە شێوەی 24 کاتژمێری خزمەت گوزاری پێشکەش بە هاوڵاتیانەکەین بە شێوەی 24 کاتژمێری نەشتەرگەری قەستەڕ و شەبەکە و باڵۆن ئەنجامەدەین بە شێوەی 24 کاتژمێری ئەگەر پێویست بکات نەشتەرگەری دڵی کراوە ئەنجامەدەین و 24 کاتژمێریش خزمەت گوزاریەکان نەخۆشخانەکە بەردەوام ئەگەر بێت و نەخۆشێک ئاوچوو بێتەسیەکانی تێکچوونی کارەبایی دڵ ئەوانەش هەیە. دکتۆر وەک پزیشکی پسپۆر چۆن نیشانەکان چۆن نەخۆشەکە دەستنیشانەکەی لە ڕووی چ پشکنینەکەەوە؟ بەڵێ نەخۆشەکە کە سەردانی پزیشکە کات ڕەنگە نیشانەکانی وەکوتم بەس لە کاتی ڕۆشتن و هیلاکبوون و ئەمانە بێت ئەمە پزیشکەکە پێویستەکە هێڵکاریکی دڵی بۆ بکات بێگومان پاشەوەی کە مێژووی نەخۆشیەکە لە نەخۆشەکە پرسین و پشکنینەکانی بۆکەین پشکنینی سەریری دوای پێویستە کۆمەڵی پشکنینی تری بۆکەین چ لەوانە هێڵکاری دڵە ئیکۆی دڵە و هەنێ پشکنینمان هەیە کە پێویستەکان نەخۆشەکە هیلاک بکرێت یاخود لەسەر پاسکیل یاخود لەسەر ئامێریەمەی ڕاکردنەکە و لەو کاتیا تەختیتی بۆکەین هێڵکاری دڵی بۆکەین بزانین هیچ گۆڕانیەک ڕۆیان لە هێڵکاری دڵەکە یاخود نەخۆشەکە خۆی هەست بە هیچ ئازارێک دەکات و خۆشبەختانە لە ئێستاە هەنێ پشکنینی ترمانەیە کە یارمەتی دەرە بۆی کە پێش وەختە بە تەسبوونەوەی خوێنبەرەکانی دەستنیشان بکەین یەکێ لەو پشکنینانە ئامێری سیتیسکانە کە خۆشبەختانە ئێستا لە نەخۆشخانەی دڵی سلێمانی هەیە کە نەخۆشەکە لە ڕێ ئەم ئامێرەوە ئامێری سیتیسکان دەرمانێکی عینێک کە بێتە هۆکاری ڕەنکردنی خوێنبەرەکانی دڵ و ئەگەر تەسبوونەوەیەکە بێ پێی ئەزانین و هەنێ پشکنینی ترە ئێماڕای دڵ و ئەمانەش دەتوانین لە ڕێمانەشەوە گیرانی خوێنبەرەکان و تەسبوونەی خوێنبەرەکانی دڵ ببینین ئەمە بۆ حاڵەتانی کە ساردا هەنی نەخۆشەکە حاڵەتی کتوپڕ نییە بەڵام لەو کاتانەیە کە کتوپڕە نەخۆشەکە سەردانی نەخۆشخانەکە لەوێ گرنگترین شتەوەی هەڵکاری دڵی بۆ بکرێت بۆی کە بزانێت جەڵتەی دڵیاننا
و کۆمەڵێک پشکنینی ترمانێ لە ڕێی خوێنەوە ئەنزیمی دڵ ئەپێورێت بزانین ئۆنزیمە بەرز بۆ تۆیاننا و لەگەڵی شائیکۆ و کۆمەڵشتی تری بەوەکرێت و لە کۆتایشدا ئەگەر پێویستی کرد بۆ نەخۆشەکان قەستەڕی دڵی بۆ ئەنجامەدرێ وەکو پشکنین چکە قەستەرە بەشی یەکەمی پشکنینە. دکتۆر زۆر گرنگە بەلامە باسی قەستەرە بکەیت لە چ حاڵتێکا پێویستە ئەنجامی بدەن و ئایا بۆ هەموو نەخۆشێکی ئەنجام بدەن؟ قەستەڕی دڵ ئەگەر پێویست نەبێ نابێ ئەنجام بدرێت چکە قەستەرە نەشتەرگەریەکە ئێمە لە ڕێی قۆڵەوە یاخود لە ڕێی بنڕانگی نەخۆشەکەەوە چینە ناو دڵی نەخۆش ئەچینە ناو گیانی نەخۆشەکەەوە داغڵی شاخێنبەرە بین نزیکە بینەوە لە دڵی لە خوێنبەرەکانی دڵی ئەمەش واکات ئەم نەشتەرگەریە ینی هەنێ ماکیلاوەکی هەیە ڕەنگە هەنێ جان نەخۆشەکە بەس بەو سۆندەی کە بەکارێنین خوێنبەرەکە دەرمانەکەی بکەنە ناو ڕەنگە بێتەوە کاری خوێنبەرەکە دیوارەکەی بدڕێت لەبەرەوە هەنێ جار نەخۆشیە دەڵێ دکتۆر قەستەرێکشم بۆ بکە وازانێت قەستەرە وەکو ئیکۆ وایە بن ئیکۆی دڵ ئەگەر بێت و لە مای ڕۆژەکەی هەزاری کۆش بۆ نەخۆشەکە بکەم هیچ زیانێکی پێ ناگەنم بەڵام قەستەرە ماکیلاوەکی هەیە لەبەرەوە بێ نەخۆشەکان بزانن ئەو دەرمانش کە بەکارێنە نێجار ڕەنگە زیان بە گورچیلەکان بگێنێ لەبەرەوە تا زۆر پێویستەکان نایکەین بەڵام کە زانیمان پێویستە قەستەرەکەی بۆ ئەنجامەدەین قەستەرەکە سەرەتاکی قەستەڕی پشکنینە بە سێری خوێنبەرەکانەکەین بزانین تەسک بوونەوە یان جیران هەیە و پاشان ئەگەر پێویستی کرد لە هەمان کاتدا شەبەکە و باڵۆنی بۆ ئەنجامەدرێت. دکتۆر ئەگەر باسی چارەسەرەکان بکەین و سەرتا لە شێوازی ژیانەوە دەست پێ بکەین ڕێنمایەکانت چییە بۆ ڕێگری کردن لە گیرانی بۆڕێکانی؟ بەڵێ مەرج نییە هەموو جارێک ئەڵێن چارەسەری نەخۆشی بە دەرمان بێت بە نەشتەرگەری بێت ڕەنگە نێجار بەس بە گۆڕینی شێوازی ژیانی نەخۆشەکە چارەسەر بکرێت ئەمە بۆ زۆر نەخۆشی بێت بۆ نەخۆشی زەختە بێت بۆ نەخۆشی شەکرا بێت چەند جار نەخۆشە بۆ شەکرەی سێ مانگەکەی بەرز بووە بەس بە پارێزکردن و وەرزشکردن شەکرەکەی دابەزیەوە ئەمە ژەر بۆ نەخۆشەکانی دڵی شەوێ بۆ تەسکبوونەوەی خوێنبەرەکانی دڵ و هەمان ش دەتوانین بکەین بۆ نەخۆشەکانی بەس بە گۆڕینی شێوازی ژیانی بە نەخۆشەکە بڵین وەرزش کات تا بێگومان لەژێر ڕێنمایی پزیشکەکەی بێ بزانێ ڕێژەی گیرانەکە چەندێکە و لەگەڵ یا خواردنی تەندروست و ئەگەر پێویستیشی کرد نەخۆشی شەکرەیە بوو نەخۆشی بەرزی پەستانی خوێنیە بوو چوری خوێنی بەرز بوو بێگومانە بێمانەش لەمان کاتا چارەسەر بکرێت. دکتۆر باسی خواردنێکە ئەو خواردانە چین کە پێت باشە لی دوورکەونەوە؟ ڕاستی ئەو خواردانی کە باش نییە نەخۆش بیخوات ساتوریتت فادانەوانی کە لە چوری بەڵێ چوری ئاژەڵی و هەنێ خواردنی ئامادەکراوەکان بە تایبەتەوانی کە فاست فود لە ناوڕۆنا سوورەکرێتەوە ئەمانە پێویستە نەخۆش بەکاری نێنێ بە تایبەتەوە نەخۆشانی کە جیرانی خوێنبەری دڵیانە یاخود تەمەنیان زۆرە و ئەو خواردنانەشی کە باشە هەرچەند پرسیارەکەتەوە نەبوو بەس ئەو خواردنانی کە باشە نەخۆشەکە بەکاری بێنێت سەوزەکان زۆر باشە میوە باشە و گوێز و بادەم و گاز و کۆمەڵێک چەرەساتی تری ژەوانش باشە نەخۆش بە شێوەیەکی باش بەکاری بێنێ فاسۆلیای سپی ئەوانەمی باشن. دکتۆر ئەگەر بچینە سەر بابەتی دەرمان ئەمن زۆر کات لە نەخۆشم بیستوواڵە بۆی تووشی جاڵتەی دڵ نەبم ئەسپری نەخۆم ئەنی بێ چاودێری پزیشک ڕێنمایی چیە بوو ئەمە و کاریگەر لاوچەکانی ئەسپرین چییە؟ بەڵێ بەکارهێنانی ئەسپرین پێویستە لە ژێر ڕێنمای پزیشکێکی پسپۆڕا بێت چکە ئەسپرین دەرمانێکە خوێن تەڕکاتەوە لە هەمان کاتە ماکیلاوەکی هەیە لەسەر گەدا لەگەڵ دوانزەگرێ ینی چەند جار نەخۆش هەبووە لەسەر ئەسپرین بووە تووشی نەزیفی مەعیدە بووە تووشی خوێنبەربوونی گەدە بووە تووشی خوێنبەربوونی دوانزەگرێ بووە و یاخود نەخۆشمان هەبووە بەبێ ڕێنمای پزیشک ئەسپرینی بەکارهێناوە تووشی ڕووداوێکی هاتوو چۆ بووە کە وای کردووە کە ئەم نەخۆشە تووشی خوێنبەربوون بێت لەبەرەوە بەکارهێنانی ئەسپرین پێویستە لەژێر ڕێنمایی پزیشکی پسپۆڕا بێت. دکتۆر دەرمانەکان بە شێوەیەکی گشتی سەرجەم دەرمانەکانی کە بۆ چارەسەرکردن بەکارێن کاریگەر لاوچەکانی چییە و کەی نەخۆش سەردانی پزیشکەکەی بکاتەوە بۆ گۆڕینی دەرمانەکان؟ بەڵێ ئەو دەرمانانی کە بۆ جیرانی خوێنبەرەکانی دڵ بەکارێت ئەسپرینە
کۆمەڵی دەرمانی ترمانەیە کە هەمان شێوەی ئەسپرین کار دەکەن لە کاتێکا بەکارێنین کە نەخۆشەکە نەشتەرگەری دڵی کراوەیە خودت شەبەکە و باڵۆنی بۆ بکرێت. ئەسپرین و ئەم دەرمانانی تر کە بۆ شەبەکە بەکارێت هەر بە هەمان شێوەی ئەسپرین ماکی لاوەکیانە بێت لەسەر گەدا لەسەر 12 گرێ ئەبنەهۆی خوێن تەڕەکەنەوە هەنی نەخۆشەکە معارەزە بۆی تووشی خوێنبەربوون بێت و لەگەڵیشە ئەنێ دەرمانی ترمانەیە بۆ دابەزاندنی چوری خوێن بەکارێت. ئەو دەرمانانش بێگومان زیانی لاوەکیانەیە لەسەر جگار لەسەر ماسوولکەکان نەخۆشە بۆ دەرمامان بۆ نووسیوە بۆ دابەزاندنی چوری خوێن سەرگەی دوای چەند ڕۆژێک هاتۆتەوە توی دکتۆر ماسوولکەکانی قاچ مێشێ ماسوولکەی شان مێشێ ناتوانم ڕێ بکەم ینی پێویستە لە کاتی بوونی هەر نیشانەیەەکە تر ئەو نیشانانی کە باسم کرد و زۆربەی دەرمانەکانیش نیشانیان لەسەر ماکی لاوەکیان لەسەر پێستە بێت لە کاتی دروستبوونی پەڵە و هەر نیشانێکتر پێویستە سەردانی پزیشکەکە بکاتەوە بۆی بزانێت هۆکارێکی کام دەرمانیانەوە ئەگەر پێویستکە بۆی بگۆڕێت. دکتۆر باسی پرۆسیجەری شەبەکە و باڵۆنێکە حەزەکەم بۆمان باس بکەی کە ئەم پرۆسیجەر چۆنە؟ بەڵێ وەکوتمان چارەسەرەکان لە گۆڕینی شێوازی ژیان لە دەرمان ئەگەر بمانە چارەسەر نەبوو نەخۆشەکە ڕێژەی گیرانەکەی زۆر بوو پێویستە کامچین بۆ دوو چارەسەری ترکەیەکی لەوانە چییە؟ ئەنجامدانی شەبەکە و باڵۆنە. شەبەکە و باڵۆن ئەمیشە نەشتەرگەریەکە بەس پێویست بەکردنەوەی سنگی نەخۆشەکە ناکات لە ڕێی قۆڵیەوە لە ڕێی مەچەکیەوە خوێنبەری مەچەک یاخود لە ڕێی خوێنبەری بنڕانەوە قەستەرەکە بۆ نەخۆشەکەکەین لە هەمان کاتدا هەر ئەو سۆندەیە کاچێتە سەرەوە بۆ ناو دڵی لەوێت داغڵی ناو خوێنبەرەکە بین ئەگەر زانیمان گیرانەکە زۆرە وارێکی باریکە بێتە ناو خوێنبەرەکە و لە ڕێ ئەوەوە شەبەکەیە کە بینە ئەو شوێنی کە بەبەستمانە شەبەکەکە خۆی وا دروست کراوە لەسەر باڵۆنێکە کە پسکراوە لەسەر باڵۆنێک کە باڵۆنەکەمان هەواتێ کرد شەبەکە کرێتەوە باڵ بە چەوریەکەەوە نێت و دەمارە خوێنبەرەکە ئاکاتەوە دوایەوە باڵۆنەکە دەرێنینەوە شەبەکە لە شوێنی خۆی مێنێتەوە. هەنێ جار پێویستەکە پێشەوەی شەبەکە داغڵی خوێنبەرەکە بکەین ئەو شوێنە حازر بکەین بە باڵۆن ینی پێشەوە باڵۆنی بۆ بکەیت اینجا شەبەکەدا هەنێ جار یەکسەر شەبەکە دانێت هەنێ میژەر بە شێوەی نەشتەرگەریەکی دڵ ئەژمارەکرێت بەڵام لە ڕێی خوێنبەری مەچەک یاخود خوێنبەری بنڕانەوەیە. دکتۆر ڕێنمایەکانت چییە بۆ ئەو کەسانی کە شەبەکە و باڵۆنیان بۆ کراوە؟ بەڵێ ڕاستی ئەو نەخۆشانەی کە شەبەکە و باڵۆنیان بۆ ئەکرێت پێویستە زۆر ئاگایان لە خۆیان بێت ینی بەداخەوە چەند جار نەخۆشمان بینیوە شەبەکە و باڵۆنمان بۆ ئەنجام داوە ڕێنماییمان ناو نەتێ لەسەر دەرمانەکان پێمان وتون ئەم دەرمانانە ئەبێ بەم شێوەیە بەکاربێنی هەنێکیان ئەبێت بۆ ماوەی ژیانی نەخۆشەکە بەکاربێت هەنێکیان بەس بۆ ساڵێکە ئەم جاری وایە نەخۆشەکەیەتەوە سیرەکی دوای 2 مانگ 3 مانگ سەردانی پزیشکەکە کاتەوە ئەڵێ دکتۆر وڵات ئەو حەبەیانم ڕاگرت یاخود ئەڵێ خۆی یاخۆی ڕاگریاڵێ دراوسێک ماوەتی ئەو دوانە دووکی هەمانی شەکات بۆ چێردووچانە خۆی یەکیان بخۆ لەبەرەوە پێویستە لەژێر ڕێنمایی پزیشکی پسپۆڕ بە شێوەیەکی بەردەوام دەرمانەکان بەکاربێنێت هەتا ئەگەر هات و سەردانی پزیشکێکی تری کرد نەخۆشمانێت چێ بۆ لای پزیشکی ددان نەخۆشمانێ ئەچێت نەخۆشمانە بۆ تێت چم قژم زەرعەکەمەوە پێویستەکە لەو کاتەیە سەردانی دکتۆرەکە بکاتەوە تێرە نەشتەرگەرێکی جوانکاری بە یاخود نەشتەرگەرێکی تر کە کتوپڕ بێت لابردنی زراوە ڕیخۆڵە کوێرەیە پێویستە سەردانی پزیشکەکەی خۆی بکاتەوە ڕێنمایی لە وەرگێت کە ئایا دەرمانەکە ڕاگرێت وەگەر ڕاشی بگرێت بۆ ماوەی چەندێک اینجا و نەشتەرگەریانە ئەنجامدانی ئەوەی کە من ڕێنمایانەی کە هەمە بۆ نەخۆشەکان بە شێوەی سەرەکی بۆ دەرمانەکانە و بەشێکی تریشی ڕێنمایەکان بۆ گۆڕینی شێوازی ژیانەوەی کە لە بیدایەت باسم کرد وەرزشکردن خواردنی تەندروست. دکتۆر باسی نەشتەرگەری دڵەکە حەزەکەم پێمان بڵێ نەشتەرگەری کرانەوەی سنگ چییە و بۆشی ئەنجامیدەن؟ بەڵێ یەکێ لە چارەسەرەکانی تر بۆ تەسکبوونەی خوێنبەرەکانی دڵ یاخود گیرانی خوێنبەرەکانی دڵ ئەنجامدانی نەشتەرگەری دڵی کراوەیە. ئەمیش پێک دێت لەوەی کە ئەم خوێنبەرانی دڵ کە گیراون یاخود تەسک بوونەتەوە ئێمە خوێنبەری ترێنین لە ناو قەفەزەی سنگان لە دیوی ناوە خوێنبەرێکمانەیە توانین بەکاری بێنین بۆ دڵ و ئەتوانین خوێنبەری دەست بەرین بۆ دڵ
و یاخود لە قاچەوە خوێنهێنەر ئەوانی قاچ خوێنهێنەرەکان بێنین بەکاری بێنین بۆ دڵی نەخۆشەکە ئەمە وەکو هەر بەناوەکەی خۆیان وەکو پردێک وایە پردێک دروستەکەین لە بینی شاخ خوێنبەر لەگەڵ دوای جیرانەکە ینی لەوێوە خوێنەکە چێ بۆ دوای جیرانی خوێنبەرەکە نەشتەرگەری دڵ لە کاتێک ئەنجامەدرێ ئەگەر بێت و نەخۆشەکە جیرانەکانی زۆر بێت کلسی زۆر کرد بێت جیرانی زۆر بێت یاخود کلسی زۆر کرد بێت و یاخود نەخۆشی شەکرێ بێت چکانێ جار نەخۆش پرسیارمان لێ کاڵە دکتۆر من شەکرەمە ئەتوانم نەشتەرگەری دڵ بکەم بێگومان کە تۆ نەخۆشەکە شەکرەی بوو شەکرەکە یەکێکە لەوە کارانەی کە شەبەکە زووتر بگیرێتەوە لەبەرەوە زیاتر نەخۆشانی کە شەکرەیانە لەگەڵ یا سێ خوێنبەری دڵ هەرسێکیان مەبەستم ینی خۆی دڵ چێ خوێنبەریە کە هەرسێکیان تەسک بوو بێتەوە یاخود ڕێژەی کلسەکەی زۆر بێ لەم کاتانای پێویستەکان نەخۆشەکە بە نەشتەرگەری دڵی کراوە کێشەکەی بۆ چارەسەر بگرێت تاوەکو بە شەبەکە و باڵۆ دکتۆر کۆتا چارەسەر پێم وابێ چاندنی دڵە ئایمە سەرکەوتوو بووە لە کەسێکی لە مرۆڤێکەوە دڵ بگوازرێتەوە بۆ مرۆڤێکی تر بێگومان بەڵام خۆی ڕاستی چاندنی دڵ بۆ جیرانی خوێنبەر ناکرێت بۆ جیران و تەسکبوونەوەی خوێنبەر ناکرێت چاندنی دڵ بۆ نەخۆشێکرێت کە دڵی سستی ماسوولکەکانی دڵی هەبێت و لە کۆتا قۆناغەکانی هەبێت ینی سەرڕای چارەسەر و ئەو ئامریکا دایانین بۆ بێزکردنەوەی ماسوولکەکانی دڵ ئەگەرمانە هیچ سوودێکی نەما بۆ نەخۆش ئەو کاتە نەخۆشەکە پێویستەکە چاندنی دڵی بۆ بکرێت کە بەداخەوە لە کوردستان و لە عێراقیش ناکرێت بێگومان نەشتەرگەرێکی سەرکەوتووە و چەندین نەخۆشیش لە دنیادا بۆی کراوە و یەکێکە لە چارەسەرەکان بۆ سزبوونی ماسوولکەی دڵ و لاوازی ماسوولەکانی دڵ دکتۆر ئەیچی دەربارەی دڵی دەست کرد بەپێی زانیاریەکانی تو ئایا ئەمە سەرکەوتوو بۆ تا ئێستا بەڵێ بێگومان خۆی دڵی دەست کرد چارەسەرێکە پێش گۆڕینی دڵەکە ینی پێش گۆڕینی دڵەکە بە دڵی کەسێکی ترە و کەسە بەروەکاری گیانی لە دەستدابێت دڵەکەی بەکاربین دڵی دەست کردمانێ بێگومان ئەویشێکێکە لە چارەسەرەکان کە بەکاردێت بۆ ئەمیژەر وەکوتم بۆ ئەو نەخۆشانەیە کە سستی ماسوولکەی دڵیانەیە و گەشتۆتە قۆناغەکانی کۆتایی دکتۆر مەترسیەکانی چارەسەر نەکردنی گیرانی بۆڕەکانی خوێن چییە؟ بەڵێ ئەگەر بێت و نەخۆشێک گیرانی خوێنبەرەکانی هەبێت یاخود تەسکبوونەی خوێنبەرەکانی هەبێت و نەڕوات چارەسەری بکات ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم دڵەوەکو دەرختێک وایە ئەم خوێنبەرانەش ڕێگەکەیەتی ئەگەر بێت و تۆ درەختێک ڕێگەکەی لەو خاکەوە ئاو و خوێ و ئەم خۆراکوشتەی بۆ نەبان درەختەکە وشکە بێ دڵیش بە هەمان شێوەیە کە خوێنبەرەکان گیران و تەسکبوونەوەی هەبوو چارەسەرت نەکرد بەپێی پێویست خۆراک و ئۆکسسیجین ناچێت بۆ ئەو ماسوولکەیە واکا دەبێت هۆی سزبوونی ماسوولکەکە واکا بێت هۆی گەورەبوونی دڵەکە و لامان کاتیشە ڕەنگە بە شێوەی کتوپڕ خوێنبەرەکە بۆ نمونە لە 180 تەسک بۆتەوە نەخۆشەکە چارەسەری بۆ وەرناگرێت لە پڕ ڕۆژێکە بێ بە لە 100 بێ بە جەڵتەی دڵ کە ئەمەش مەترسی بۆ سەرژیانی نەخۆشەکە دروستەکات. دکتۆر ڕێنمایەکانت چییە بۆ پزیشکان و هەروەها بۆ هاوڵاتیانیش بۆ سەبارەت بە هۆشیارکردنەوە لە هۆکارەکان و چارەسەرکردنی گیرانی بۆڕەکانی خوێن؟ من بۆ پزیشکان پێویست بە ڕێنمای ناکە خۆیان ئەزانن نەخۆشیەکە چییە و نیشانەکانی چیە و چۆن چارەسەرەکرێت بەڵێ بێگومان پزیشکان پێویستە هاوڵاتیان کە سوکاری خۆیان لە نیشانەکانی نەخۆشیەکانی دڵ بە تایبەت لە نیشانەکانی تەسکبوونەوە و گیرانی خوێنبەرەکانی دڵ ئاگادار بکەنەوە چکە ئەوکو لە بیدایەتی بەرنامەکە باسم کرد چەندها جار نەخۆشمان هەبووە جەڵتەی دڵ بووە توێتی تەشەنوجم کردووە و توێتی خواردنێکی خراپم خواردووە تەسەمومم کردووە لەبەرەوە بێ بزانن نەخۆشێک کە تەمەنی هەیە کە بۆ ماوەی نەخۆشی دڵی هەیە کە جگەرا کێشێت کە نێرگەلا کێشێت تووشی ئازارێکی سنگە بێت پێویستە بە زووترین کات بڕوا بە دوای چارەسەرە نەک بێت و هۆکاری تری بۆ بدۆزێتەوە بڵێ وەڵا تەشەنوجم کردووە خواردنێکی خراپم خواردووە ینی بچن بۆ شتە ڕئیسیەکە بۆ شتە سەرەکیەکە کە ویش دڵی مرۆڤە دایم بە نەخۆشەکان ئەڵێم ئەڵێم دڵ وەکو مەکینەی سیارەکە وایە کە ویشی نەکردەوە ئەوانەی تر هەمووی لە ئیشەکەوێت. بێگومان دکتۆر کۆتا پرسیارم ئەوەیە کۆتا ڕێنمایی چییە بۆ ڕێگریکردن لە توش بوون بەم نەخۆشیە؟ ڕێنمایەکان
کۆتا ڕێنماییم ئەوەیە کە پێویستە هاوڵاتیانی خۆمان شێوازی ژیانیان بگۆڕن. وەرزشکردن زۆر پێویستە. هەفتەی 4 ڕۆژ لە وەرزشکەن هەر جارێ بۆ ماوەی 40 خولەک. وەرشەکانەوانی کە ئێمە بۆ نەخۆشەکانی دڵ ڕێنماین هاوڵاتیانەکەین بیکەن، مەلەکردنە، ڕاکردنە، بە پێ ڕۆشتنە، ئەمانە زۆر پێویستە. هەنێجان نەخۆشەڵێ باغداری، بێگومان باغداری ژەر بە وەرزشکردن دادەنرێت و پێویستە هیچ ڕێگرێ ناکەین لەوەی کە نەخۆش باغداری بکات. لەگەڵ یا نەکێشانی جگەرەیە، نەکێشانی نێرگەلەیە، نەچوونە ئەو شوێنانی کە نێرگەلە و جگەری تیا کێشرێت، لە ڕووی خواردنەوە خواردنی تەندروست، نەخواردنی ئەو خواردنانەی کە بە شێوەی فاسفود و لە چێشتخانەکان و خواردنی زۆر چەور بەداخەوە ئامادەکرێت و دەرخواردی وڵاتیان نەدرێت. ئەمە کە بێتەوە کارێک بۆی کە تووشی گیرانی خوێنبەر و دەستکبوونی خوێنبەرەکانی دڵبێن و هاوڵاتیان پێویستە کەمتر ئۆتۆمبیلەکانیان بەکاربێنن. ینی نەخۆش هاوڵاتێک هەڵەستێ بەیانێت چێ و نانەوەخانەکە کە میلانێ 5 خولەک لە ماڵەکەیەوە دوور بێت سەرەکی بە ئۆتۆمبیل ئەڕات بە پێ ناڕات ئەچێ بۆ مزگەوت دەر بە ئۆتۆمبیل. ڕێنمایەکان خۆی لەمانەیە بینێتەوە. زۆر سپاس دکتۆر گیان بۆ زانیاریەکانە. زۆر سپاس بۆ. زۆر سپاس کە تا ئێستا بینەر و بیسەرمان بوون و تا زنجیرەی داهاتوو وەرتەندروست بن.